بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. أجينا سر بابتك يتر لو بابت جواناني كآدابكان بعنوان آدابكان. أجينا سر بابتي آدابي انترنت، داي بابتي آدابي موبايل كدستي فيك إن شاء الله. طبعا آدابي انترنت تماشا بكين بچنه خدمت قرآن مشتل قرآن دادو زينوا باي پروردگار فرمي سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أو لم يكفي بربك أنه على كل شيء شهيد. وأتا پروردگار باس يوما مدكا أوي كرودة دات أوي كيف داد بيت أو لم بون وردا أوي مروف كشار زايد به فير دبه درستي دكا أوي هموي بو أوي راستيك ودرستيك لا مروف كان جيجر به منو توب الراي بيبكي عظمتي خوامان ودر دك به كامي شانا بيني استتو خطيكي انترنت خواجانا وسي بي أم خطا انترنت چنه مروف عقل بنا لي يقدق خطا انترنت كهبه هرچی روزی بینی دنیا کمی تیکه چه اختلاف نامه ای دنیا اگر هر وابه ای گورن نایده که وقت آزای کل مروف نیه آزای کل چیه لخاونی مروف اوی که مروفی درست کرد استم عقلت چنین شد درست که عظمتی ام عقلت بودر درکوی یعنی عقل زور گوریش دیگی زور گوری اتوانی شد زور که أي أم عقل أما نجور به أبي خواي أم عقلتي به ذاتي الله أم عقلتي أما قلبي إنسان أوي بودرك وي خواي برجال لما شاء الله أو اشتانيك بيدا دبيو بيدا بو يعني بيدا ترد به بو أوي راستيك ودروستيك درك به واشتيك به پروردگارك خلق بزاني أمانة مخلوقات إخوان أبي عظمتي الله كان به خالق ك شي بيلا شاوي أمانة ده زمخشري يكي لمفسرين تفسير القرآن كصالي بينصو سيوهاش هجري وفاتي كردوة لسر أم آية بيروزا أم مفسيرة برزا لسر أم آية وفاتي كردوة وقصينا شهبوة درباري أويك انترنت يعني بقشتي ولي جرين بيوندكان هموي دقريته توري بيوندكان دقريته انترنت لتشيوات وكيهات هروا معلوماتي كي كم لخدمتي جنابتانا يا كم كمبيوتر كا لصالي دار نصو تشلو شوار بناوي كمبيوتري هارفاد مارك دروس كراوة سرتاي هل درياوة كهل دريا بلين سرتاي هاتوا صالي شستكانا كدروس كراوة بو وزارتي دفاعي أمريكي بو خوان دروسيان كلا بيوجدا بو إلى جنگا كان دا بتوانن استفادة إليه بكان بو خوان لباش أوش كزانيان سركوتوه أم خطا بلين أميشا هستان بنكيتريان كردوا لهمو خطاكاني تر واتاشتيان دانا وسترى بنا بداية انترنت تنها چوار آمري كمبيوتريان أبو چوار دانا لو زيادة نبو لبداية وبو بكار يعني هنا يعني لچوار شون بو سربازي أمريكي بتايبتي لوداينا دواترش لناو زانكوكان دواي أما كتطوري كد شو ناو زانكوكان ودانرا دواترش حتى صالي 1980 كا هر النوع أمانة أبو نهات ناو خودي شارع لدواي أوا زانيان بلاوان كردوا بهمو جيانا كشتكي سود مندا لصالي 1990 بجداربوي أم خطا 16 مليون كسر صالي 1990 16 مليون كسر لصالي 1998 صالي دوايوا 5 مليون كسي تيا باركرت زيادة كرت يعني
ئێستاش لە عالەمدا کە بەشداری تقریباً 4 ملیار نزگەی 4 ملیار لەسەر زەوی خەریکی ئەم خەتە ئینتەرنێتەیە کە شتێکی متەتەوڕە خەڵک ئیستفادەی لێ دەکەن. کەواتە ئەمیشە خەتە ئینتەرنێتە سوودی هەیە و زەرەرشی هەیە، بەڵام ئەبێ ئێمە بگەڕین بە دوای سوودەکانی. سوودی زۆری هەیە. سەت و دانیشتە لەیرە لە چوارچێ ئێرە، ئەوە تا ئێستا من خەڵک لێرەوەم بینێ کێوگایەکێتیان بینێ. تەسەورەکەن شەوی فستیڤاڵەکەی خۆمان خەڵک لە بەغداوە دانیشتووە تەماشای مزگەوتی ئێمەی کردووە لە بەغداوە. ئەو پیاوەوتی جاسم لێرێ لەوێ لێرە بێ وتی مامۆستا و برایەر ئەڵێن فستیڤال ئەڵێن با ئاینەکە بکەنەوە پەخشەکە بکەنەوە تەماشایەک. بۆ نمونە بەرنێژیەکە کەین ئێمە لەیرە لەوەیە چەند نەفەر نوێژکەینەوە پەڕی 100 نەفەر 200 وایە. ئەم بەرنێژیە گێتە 500 نەفەر باجا گێتە ملیۆنێک کەس تەماشایەک. ئەمە شتێکی یەکجا خەیر و سەدەقە و بەرەکەت ئەتوانین زۆر بە قارمان نەیە قەت ئەو گەنجانە. ئێستا کابراژێ لەوەی هەندێکتان بڵێن ئەو گەنجانە وەڵا نوێژەکەی بکە لەو باشترە، بڕات هەبێ نوێژ نەکا لەو بانە تەسویری ئەوە بکە وەک ئەوەی نوێژی کردە هیچ فەرقی نییە. با بزانین هیچ فەرقی نییە، چونکە بۆ 100 کەس لەم مزگەوتان نوێژەکە بە سەبەبی ئەو گەنجەوە 1000 کەس سێری ئەو ڤیدۆوە کامنی زۆرە ئیشەکەی ئەو پیرۆست. بۆیە قەت ئەو شتانە نەکەین. ئەو گەنجانە کە خەریکن ببینە هەموویان حرفی سەبیل اللهە. زۆر جا ئیمتیحاناتیان شەیە ئیگۆڕن ئەم دێت ئەوە ڕوا ئەو دێت ئەوە ڕوا موفەق بن ئەمە درێژ بن تەمەن درێژ بن بەڕاستی کارێکی زۆر چاک و باش دەکەن چونکە ئەمە ماڵی خوایە. هەموو ئیشە خەیرەکانە گوازنەوە بە سەبەبی ئەوەیە خەڵک چی بکە خەڵک تووشی خەیرەکان بێ. ئێستا ئەو خەتمە پیرۆزە ئەو خەتمە پیرۆزەی ئەو برایە کەن خۆش زایانداتەوە خەڵکی وایە خەتمیان لەگەڵاکە خەڵکەیە دانیشتن بە دیاریانەوە ئەو مامۆستا بەڕێزانە کە غەڵەتەکە گرن ئەو سوود وەرەگرێ لێوێ لە ماڵی خۆی دانیشتووە بۆ خۆی ها لە بەردەمی وەک ئەوەی لێرێ نەها چەند ئیسفادەیە ئیسفادەی زۆری هەیە. هەموو شتەکانی تر ئەتوانین ئێمە بەکاری بینین بۆ ئیشی خەیر باش چاک. ماڵێ هەژارە نەدارە لێ قەومایە تۆ ئیدەیتە فەیسبووک ئیدەیتە خەتی ئینتەرنێت سەرەکەی دوایەوە ئیشەکەی بۆ دابی نەکرێ. ئەمە خۆش ئەم شتانە ئیشی خەیری ئیشی چاک و باش زۆر چاکە زۆر باشە ئینسان بتوانین ئێمە ئیسفادە لەم خەتە ئینتەرنێتە و ئەوەی کە تۆڕی کۆمەڵایەتی پێ دەڵێن ئەتوانی ئیسفادەی لێ پێشتی زۆرترێ ئەتوانی سوودی لێوەگری. زۆر جار دەنگت ناگاتە هەموو کەسێ لە ئیشی خێر بانگەوازێکەکەی لەوێ بە ئاسانی گەیەتە خەڵکێکی زۆر. ئێمە ئەو خەڵکە کە هاتەمووی بۆ فستیڤاڵەکە خۆ ئێمە یەک نامەمان نەنان بۆ کەس یەک نەما نامەیەکمان نەنات بۆ کەس بێژین کاکە فەرموو جەنابەت دەعوەت کراوی لە کەلارش کردویان لە کەلار بە نامە شۆ کردیان سوپاس بۆخوا خەڵکەکەی ئێمە زۆرتر نامەماش نەکرد بەس لە خەتی لەو خەتانەی کە خۆمان هەمانە بڵێن عایلی مزگەوتە لەوێ بڵاومان کردەوە لەگەڵ ئەو برایەرە کە خۆیان ڕێگایاندا لە فەیسبووکەکانی خۆیانەوە ماشەڵڵا ئەو هەمکە خەڵکە هات. بۆیە ڕامەوەستن هەر ئیشێ خەیرێ بوو بانگەوازێک بوو یەکسەر لای خۆتەوە ڕیکلامی بۆ بکە شیری بۆ بکە داقڵی بکە عەجابی بکە چونکە با بەشدار بی لەم خێرانە. ئەمانە سبەینە لە قیامەتە دێتە ڕێگات. ئەمە خەتێکە چونکە موسڵمان ئازیەکان هەزاران پەیجەیە هەزاران ڕێگایە بۆ ملحیدی دوو لە ڕووجەنابتان بۆی خەڵک کافر کەن بۆی خەڵک لە دین دوورکەنەوە بۆی مسلمانان ساردکەنەوە لە مزگەوتەکان بڵێن ئەو مزگەوتەکان ئەو ڕەمەزانە ئەوەی ئیسلام بزان چەندێکەمە تێگەیت خەڵکێکی ئاوایە حەسوودی لێ دێ مزگەوتی خەڵەباڵ بێ ئەوانەی کە بێدینن ئەوان دژی میحرابن دژی مزگەوتن دژی ڕۆژن دژی خوان دژی پێغەمبەرن دژی ئەم ئیسلامان ئەوانە نک بەردەوام هەر شتێک بۆ مزگەوت ئەبێتە خەڵەباڵغی تۆ بیکە بەڵام بە منەظەمی. ئێستا مەغریبان لای ئێمە بۆ قەڵەباڵغە تۆ ئەم یوارە حەزەکەی مەنعی بکە نیمەی خەڵکەکە ڕبعێکی لەوێ نەیە هەر نەک بۆ خواردن تێ خەڵکێتی هەر ئەو مەشەدە خۆشە لای خۆش دێت حەزەکە بەشدار بێ لەم ئیشە خەیرە و پشتی مەشغوڵە و گەنجە و مناڵە و گەورەی ڕاستە ئەرکە ڕاستە قورسە ڕاستە مزگەوت پیسە بێ بەڵام ئەمانە نە ئەمانە شتی لاوەکی ئەڕوا ئێمە ریلاکە بین هەر پیسە قەیچە کاپاکی دەکەین ئەو مناڵە جوانانە ئەو گەنجە جوانان بەڵام گرنگ بە ئێمە مزگەوتەکە خەڵەباڵغکەین هەر وەسایلێک بێ خەڵک زیاتر ڕاکێشین بۆ مزگەوتەکان بڵێن ئەها ئەوە خەڵکە ئەم گەلە موسڵمانە ئەوەتە ئەو خەڵکەکە
یەکی لەو خاڵانە گرینگە خۆزگای نوێژی جەژن ئیسلامە نازانین چەنێ حسەی کفری نازانین چەنێ شارەکەی خۆمان نازانین چەنێ نوێژگەرمانەیە یعنی بۆ یەک جار بۆ تاریخش بیکەین نوێژی جەژن لە یەک شوێنە بکەین ئەوە من هەمومان بە یەک شوێن تۆ تەماشاکە وەڵی قەت لە ژیانتا ناڵێیتن لە مزگەوتێکەوە لە ژیانتا ناڵێیت چونکە ئێمە هەر 20 کەس و 100 کەس ئەچێتە مزگەوتێکەوە هەر لە خۆتۆ بێتاقەتیژی مزگەوتەکە بۆ نەچووەوە بەس ئەگە تۆ بەیانی بڵێ جەژنە دەبا بچین لە گۆڕەپانی ئەوێ بیکەین هەر خەڵکێ لە خۆی حەزەکا بێت بۆ شوێنێ بزانمە چیەوە داکەن کۆمەڵی خەڵک بۆ یەکە دەچیتە ئەوێ پێویست ناکاتە شار بگەڕێی یەکێ لەو حیکمەتانە ئەوەیە یەکێ لەو بەرەکەتانە ئەوەیە لەوێ هەمووی دەبینی دەیتە ماڵ ئەیتر پێویستت نییە کەس بۆ نمونە سەرەکەی سوبحان الله گشتی یەکتر بینی نەک بەس پیاوە توانین ئێمە جێگای ژنشکەین هەردی بە یەکەوە هەمووی لەوێ یەکتر بینی زۆر مەشە لێ خۆشە ئێستا لە ئەوروپا قەت لە مزگەوتان نوێژ ناکەن لەوە گشتیان ئەوێنە شەقام ئەوێنە ناو شوێنە قەڵەباڵەکان بۆی چییە قووەتی ئیسلام پیشان بدەن بە خەڵکەکەی ئەوێ بڵێن ئەمە نوێژە ئێمە ئەمە جەژنمانە ئێمە ئەمە دینێکە و خوا ناردێتی و خاوەنەکەی محەممەدە فەزڵ خاوەنەکەی خوایە و ئەمجا پێغەمبەرێکی بۆ ناردووە ئەمان هاوای دیعای لەوەی کابرای نوێژ نەکا ببینێ ئەم عەشاماتە ئەم خەڵکە ببینێ گشتی ئاوا و جەژنە و دێن و خۆشی ئەکەن و کەلپلەکەنە بەر و گردن یەکتری ئازاکەن کابرا هەر لە خۆی دڵی پێی خۆشە دێت خۆشێکی بۆت بەڵام هەموو شتێ لە چوارچەوەی مزگەوتێکە و قەفیسیەکەیت و بازنەیەکی بچووک ئێمە ئیسلامەکەمان تەست کردێتەوە بچوو کردێتەوە بۆیە توانین ئەمانەی ئیسفادەی تیا بکەین ئەو ئیسفادانە چین لە خزمەتی ئێوەدا چەند ئیسفادەیەک لە سوودی ئەم ئەنتەرنێتە و تۆڕی کۆمەڵایەتی یەکێ لەوانە بەکارهێنانی زانیاری بە شێوەیەکی زۆر بەپەلە ئەتوانی حەچیت گەرەکە لەو تۆڕە کۆمەڵایەتە یەکسەر وەری دەگری ئێستا با بزانن ئێستا زۆر جار ئێوە ئەڵێن مەلای ئێستا زیاتر ئەزانێ و زیاتر خوتبەی باشەدا و بڕواتە بێزادە یعنی ئازایی مەلاکە نییە ئازایی ئەو خەتە ئینتەرنێتەیە چونکە بۆ مندا نانشم دوای کتابە بگەڕێن ئەچمە ماڵەوە خوتبەیەک دەربارەی فڵان ئیتر لێدەم هەزار بۆ نمونایژی نەزاران 100 خوتبەم بۆ دێنێ 100 خوتبە لایکە 100 خوتبە هەرێکی یەک و شەیتیا دەرکەم خوتبەکەم دەوڵەمەند دەبێت خوتبەیەکی سەردەمیانە دەرەچێ ئیسفادەیەکی زۆر مەلای جاران بەسە زمانە نە ئەنتەرنێت بووە نە خەت بووە نە کتاب بۆ بخوێنێ فەقیرە ڕۆیە بە زۆر کتابێکی هێناوە دانیشتووە چەند سەعاتێ لە بەردەم گەرمایی لەبەر بڵێن یعنی کارە باش نەبووە چرایەک هەتا خۆی کردێتەوە هەرەوە دووبارەکە بەڵێ بزەبت بێژگە لەوەش وەک ئێستا نەبوو ئێستا تۆ شتێک ئەڵەی گەنجەقیتە بێتەوە لەی مامۆستاوانیە چونکە بۆ ێژەوانی ئەم گەنجە ئیسنا دەکاتە سەر چی سەر تۆڕی کۆمەڵایەتی تۆ هەموو شتەکانی ترش کەواتە یەکێ لەو سوودانە کە دەتوانین ئێمە بەکاری دەبێنین بۆ شتە خەیرەکان شتی سەریعمان بەپەلە دەست ئەکەوێ لە ئیشە خێرەکاندا لە گۆگڵ کە لێدەی بە شێوەیەک زۆر جار دێت دووەمیان ئەنتەرنێت وەک مەکتەبەیەک وایە مەکتەبەیەکی شامل و کامل ئێستا تۆ گەرەکتە دەربارەی دەستنوێژ بۆ نمونە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆ بکەیتەوە بۆ نمونە لێدەی ئەحادیث عن الوضوء هەموو ئەحادیثەکان دێنێ وە پێتش دەڵێ ئەمە صحیحە ئەمە ضعیفە ئەمە لەکوێ هاتووە لە چی کتابێکە قشتی بۆدا سێچی ئەمە بلە خۆی لە خۆیان لەناو کتێبەکانەکەی خۆت ناتوانانی ئەمە دەکەی لەوێ بەمانیە نەتوانی بگەی بەمانیە نەتوانی تەواویکەی بەڵام لەو خەتا بینی بە چەند دەقەیەکی بە نیم سەعاتیەک شتێکی زۆر وەردەگری چونکە مەفروزە ئینسانی داعی بانخواز ئینسانی مامۆستای ئاینی ئینسانێکی ڕۆشنبیر خوێنەوار مامۆستا تەلەبە ئەبێ فێر بێ نابێت تۆ فێر نەبی ئەمە شتێکە چونکە ئەگە فێر نەبی بەرامبەرەکەت فێر ئەبێ دوایی بەکاری دێنێ بۆ شتی تر چۆ ئەو کاتە بەوە چیەکە دینەکەی تۆ زەعیفەکە خاڵێکی تر لەوانە ئەنتەرنێت دەبێتە سوودمەند بۆ وڵات ئێستا ببینێ مەسەلەی نفوس و جەوازات و ئەمانە گشتی بووەتە چی بارسووکیەک بۆ ئەمان ئەگەر ئەم نەبێ بێ خۆی بینێری هەڵێ کاکەمەی نێرە هەمووی بۆ منێر بە ڤایبەرێکا بۆ منێرە بە شتێکا بۆ منێرە ئەمە گشتی لێوێ نێرێ
لێ قسەکەن بەیەکەوە لێ یەکتری ئەبینین ڕسم و سوورە ئالەو پەڕ دنیا تۆ ئیبینی لێرەوە کاکە ڕسمی ئەمەت بۆ دەگرم ئەینێرم ئەمە عیمانەکەیەتی ئەمە ئاوایە هەمووی کەواتە ئەبێتە بارسوکی بۆ نمونە مراقبە کامێرەی مراقبە چاودێری وڵات زۆر زەرورە حەق وایە هەموو ماڵێکە بێتی ئێستا لای مێژی چێ کاکە خۆ من خاوەن دوژمن نیم کامیرەم بێ مەسەلە خاوەن دوژمن نییە با هەر بەبێ تو کامیرە هەبێ چی زەرێرێ قەی چێکە بۆ خۆت ئەچیت حەزەکەی بڕۆ 6 مانگ مێرەوە ئەو مۆبایلە بگرە دەسەوە ئەو میمزاکەم بڕۆیە ماڵەوە ئەو فڵان کەس دەرچوو تا سێرکە چی نعمەتێک پێویست بە کەس نییە بڕۆی بە شوێنێک جارای نەما کلی بدەی دەستەوە تۆ ئاو چاو لە ماڵەکەم بێکەنێتە ماڵەکەم نییە هەنا مۆبایلە ڕەبتێکە مۆبایلەکەتە جوان داێنەی ئیسراحەتی لارکێ بین لێ بخۆ مۆبایلەکە لادە سێرێ ماڵ تەماشای غورفەکانە بکە کوێت گەرەکە بەکەیفی بۆ سێرەکە مەطلبە چەنێ ئاسانکاری ئەمانە زۆر چاکە بۆیە ئەمە توانین ئێمە هەموومان سوودی لێوە بگرین ئیسفادەی لێ بکەین سوودمەند دەبی دەباڵێ چی هاوڵاتی بۆ چی حکومەت ئەتوانەیە بە جوانترین چاکترین ئێستا دوو بۆ شەڕ ئێستا ببینە ئەمریکا زۆر جارێژین ئەمریکا بەقوتە بەچی بەقوتە ئەمریکا لە چی بەقوتە بەم خەتە ئەنتەرنێتە بەقوتە جیازێکا لە بەردەمی تیارە و هەموو گشتی جیازاتە قورسێکی بچووک فڕەدا لە منتیقەیەک ئەو قورسە نیە لەوێ تەحکومی پێەکە ئەو منتیقە هەمووی خاتەس بەردەستی ئاوە جوان ئیتر لەوێ دانیشتووە بە کەیفی خۆی هەموو دەبینی کوێی گەرەکە ئەی پێکێ لەو پەڕی دنیاوە کوێت گەرەکە ئەی پێکێ بۆ خۆی گشتی علاماتە گشتی یارمەتیە بۆ نمونە ئەبینی گشتیان هەمویان ئیتیساڵاتی خەتی ئەنتەرنێتیان لێ بوو ڕەتەواو ئەو خەتەیان ببڕا تێکە چ ناتوانێت چ بۆی ئەمانە ئێمە زۆر جار بەداخەوە بینی خەتی ئەنتەرنێت بەکارجی دێنین فڵان وای کرد فڵان وا بوو تێین سێرکە ئێمە داوازین لەکوێ لە ئیسفادە گەورەکە دێین بۆ شتە خراپەکە کۆی دەکەینەوە فڵان کەس ئەمڕۆوا بوو ڕسمێکی داگرە فڵان وا بوو قسەیە کرا فڵان ئەم کەسێ نایرە بجولێت و هەزاروێ قسەی پێکرێ هیچ نازانێ ئەو مامۆستای وتم مامۆستا پێتە لە مامۆستا حەسەن مامۆستا ستار پۆستێکی کردووی لەسەر مزگەوتی خۆمە پێی بڵێ بیسڕێتەوە وەڵام لە مزگەوتی حاجی مەدحەت پاسکیرێ دزراوە ئەی تو کێ دزراوە لێ خزمەکەی بردوێتی لەبەر مسلمانێکی پێ بێ بردێت تا ولا بێتێت وانی هەیە زان شتەیە ئەگەر براش کەی مەفروزە تۆ ئەمە باسکەی بەڕاستی من ناشینکردنی مزگەوتی جوان ئەبێت تۆ بزانی کەچێت تۆ کەسێکی ناودار لە وڵاتە لە کەداریەکەی ئێستا ئێمە گەورەکانمان بوونەتە پەن بەدەست مناڵەکانەوەکە بوونەتە پەن نازانین چ هەرچی بۆکە قسەی پێکە جوێنی پێدا کورە لە قەبرەکە شاوازی لێ نایرێ جوێنی پێدا ئەیوانە ئەیواچوو ئەی برا دەوازی لێ بێرە کاکە ئەو مردووە بیکە لە ڕێخوا دەوازی لێ بێرە کاکە وازی لێ نایری ماوە جارێک هەر بڵێ ساڵیادی فڵان کەسە ئیتر 1001 زمانی پێدا تاقی لە بەس زمانە مردووش کاکە چاکی کرده بێ وەقی کردێتی خراپیشی کردووی ئەو خواگیان خۆی محاسەبەیەک ئاوازی لێ بێت نابێ پیاوێک هەڵەیەک بکە ئیتر ناوێرێ کەسێک شوێنێک هەڵەیەکە ڕسمێکی داگرێ یان هەڕەشەیەکە تەهدیدێکە بەخوا ڕسمت لامە ڤیدۆ لامە ئەگە بجوولێت ئاوا ئێمە ئەم بەرەکەتەمان هاوردە کۆمان کردێتەوە لەگەڵ هەندێک شتێکی خراپ لەمە زیاتری ئەمە هیچ استفادەی لێ ناکەین سوبحان الله خەڵکی ترش تێری کرد دنیای پێگرت هەر دنیا سەر زەوی ئەمریکا گشتی پێگرت ئەم دنیاە گشتێگرێ بەم خەتە ئەنتەرنێت ئێمەش خەریکی وەڵا فڵان وا بوو ئەم شتانە بچکانە بەڕاستی بۆ ئەمە نەکراوە هەبێ بۆ سوودە چاک و باشەکەی خۆی کە بکەین ئەنتەرنێتی باشترین بازرگانی کابرا ئێستا ئیتیساڵەکە لەگەڵ سینە لەگەڵ یابانە بازرگانیەک بەم خەتەیە تۆڕی کۆمەڵایەتی کاکە ئەو شتە لە سین بە چەنە ئەو نییە دەڕەسمەکەم بۆ بنێرە لێرە پیشانێدا کاکە ئەوەیە بۆت بێنم چەنێکت بۆ بێنم چەنێک بەری ئەمە نەماوە ئەمە گەرە جاران بڕواایە لێوێ بیاوەدایە کێ بە دڵی کێ بە دڵی ئەم شتانە خەتی بازاڕش نێزگە کاتە یعنی تۆ خەتی وڵات ماڵان وەک فەرد خەڵکی بۆ نمونە وڵاتی ئیسفادەی لێکە عەسکەری ئیسفادەی لێکە بۆ نمونە بازرگانی ئیسفادەی لێکە یعنی ئەمە گشتی ئیسفادەی لێ ئەتوانین هەموو تاکێکی تاکێ لەسەر دنیادا ئیسفادەی لێ بکەن خاڵی پێنجەهەم کۆتایی ئەوش ئەوەیە خەتی تایبەت بۆ مرۆڤ بۆ من و تۆ خەتی فەیسبووک شخصی مەلەفی شخصی
ئەم شتە دەتوانی دەنگت بگێتە هەموو شوێنێک لە ڕێگەی ئەم خەتە بچکەی خۆتەوە بۆ نمونە توانی ئیسفادەی لێ ئەمانە گرنگە چونکە ئەمانە بتوانانی هەوڵ دەنێمە ئیسفادەی لێ بکەین لەمانە لە ڕێگەی ئەم خەت و ئەنتەرنێت و ئەم شتانە ئیسفادەیەکی لێ بکەین ئیسفادەی زیاتر شخصی نا شخصی بکەین ئیسفادە بکەین بەڵام ئیسفادەیەکی کۆمەڵایەتی چاکترە باشترە تیایدا ئیسفادەی زۆری تیا بکەین خۆی گەورە مەحفوظمان بکات مان کاتە ئەوەی لێمان ڕازی بێ ئەم خەتە ئەم شتە جوانانە و شیرینانە و باشانە بێتە سەبەبی ئەوەی وڵاتمان بەرەو پێش بەرێ خۆمان بەرەو پێش بەرێ و هەموو لایەکمان بێتە مای سوودمەندی بۆ هەموو لایەکمان خوا بمان پارێزێ لە خراپە و خراپەکاری ئەم خەتی ئەنتەرنێت و کۆمەڵایەتی بڵێن هەموو ئەو شتەکانی تر ئەوەی خراپە لێمان دوور کاتەوە لە خۆمان ماڵمان مناڵمان وڵاتمان هەموو شتێک یا ڕەبی خوای لێتە پاڕەی مانگی ڕەمەزانی پیرۆز لە مولایەکمان قبوڵ بکات یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکات عاقبەت خێرمان بکەی دەشمان ساغ بکەی یا ڕەبی خوای لێتە پاڕەی نەوە عیبادەتی مولایەکمان وەرگری بە بەهەشت و پان و بەری شادمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله